لە شارۆچکەیەکی بچووکی ویلایەتی تەکساس بەناوی بۆدا ئەم ژنانە لەو شتانەی کە لە ڕابردوویان دەبەکارهێناون شتێکی نوێ دروست دەکەن. ئەم پرۆسەی گۆڕانکاریەی کە لە جلوبەرە کاغەز دروست دەکرێت زۆر جار خەڵک باوەڕیان پێی نییە. جا ئەمە پرۆسەیەکی ئەفسانەیە کە دەتوانێت ئەمانە ببنە بەشێک کتیایدا و هەمیشە دەڵێم جۆرێکە لە گۆڕانکاری. جلوبەرگی سەربازی، کڵاو، سەرپۆش دەبردرێن، دەشوردرێن، شێ دەکرێنەوە و پاشان لەگەڵ کەفەکە دەکرێتە گێراوێک کە کاغەزی لێ دروست دەکرێت یان دەکرێنە ئەم تابلو جوانانە. پەیوەندی بە خۆڕزگارکردنەوە هەیە لە ئازارەکان، پەیوەستە بەوەی بەو پەیوەندیە شتێکی جوان دروست بکەیت. ناوی پرۆژەکە ڕەهایە، بە واتای ئازادی بە زمانی دەڕی. ئەفغانیەکان لێرە لە تیپی تاکتیکی ژنانی سوپای نیشتمانی ئەفغانستاندا خزمەتیان کردووە. لەگەڵ هێزە تایبەتیەکانی ئەمریکادا نێردراون بۆ کۆکردنەوەی زانیاری هەواڵگری لەو ناوچانەی کە پیاوان نەیان دەتوانی. تەنانەت هەندێک لەو ژنە ئەمریکی و ئەفغانیانەی لێرە پێکەوە لە ئەفغانستان خزمەتیان کردووە. ئەو هەموو هەڵاتن و چۆڵکردنە بێسەروبەر بوو. پێم وایە زۆرێک لە ئێمە بەڕاستی بێهیوا بووین. هەسپاندەکرد شتێکە کە ئەوەندە لە دڵمانەوە نزیکە. کولتور و خەڵکانێک کە خۆشمان دەویست و گرنگیمان پێدەدان. سێری ئەوەمان دەکرد کە شتەکان لە ماوەی چەند ڕۆژ و کاتژمێرێکدا هەموو ڕووخان و تێکچوون. سارا سکاڵی سەربازی دیێرین لە سوپای ئەمریکا لە ساڵانی 2019 تا 2020 لەگەڵ تیپی تاکتیکی ژنان لە ئەفغانستان کاری دەکرد. کاتێک کابۆڵ کەوتە دەستی تالیبانەکان، ئەو ژنە سەربازەکانی تر یارمەتیاندا لە دەرکردنی هاوتە ئەفغانیەکانیان لە وڵاتەکەدا، کاتێکە کە بە ئازارە بۆ کۆماندۆکان باسی بکەن. خەونەکانمان لە دەستدا، ئامانجەکانمان، هەموو شتێکمان لە دەستدا، هەمووی لە یەک ڕۆژدا گۆڕا. دوای 2 ساڵ نزیکەی هەموو ئەو چژنە کۆماندۆی کە هاتوونەتە ئەمریکا لە دۆخێکی یاساییدا ماونەتەوە و لە ناو گرفتی داواکارانی پەنابەریدا گیریان خواردووە. ئەوان خەڵکی وڵاتێکن کە بوونی ژن لە سەربازیدا وەک ئەوە وابوو ببێتە جێگەی سەرنجی تووڕەیی کەسێک و وەکو دوژمن سەیرت بکەن. و ئەو ڕاستیەی کە هەندێک لەو ژنانە هێشتا مافی پەنابەریان نییە و هەندێکیان هێشتا داهاتوویان بە نادیاری ماوەتەوە و نیشانەی پرسیارێکی گەورە هەیە کەچی لە داهاتوودا ڕوودەدات ناداتپەروەریە. پارچە پارچە لە دەستدان و خۆشەویستی و هیوای خۆیان دەخەنە سەر تابلۆکان. گروپی پشتیوانی سەربازە دیێرینەکان لە مانگی نۆڤەمبر کارەکانیان لە گەلەریەکی هونەری نیویۆرک نمایش دەکەن بۆ کۆکردنەوەی پارە و ئاگادارکردنەوەی خەڵک. ئەفغانستان هەموو شتێکی منە، ئەفغانستان دڵمە. ئازار گۆڕا، کۆن بووە نوێ، یەک پارچە هونەری لە یەک کات.